ئەو کاتت باش بەخێرهاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم لاپەڕا 35 لاپەڕا 35 لە لاپەڕا 35ش گەیشتینە بەراورد بکە هێمای بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە لە شوێنی ئەو شوێنە مەبەستی ئەو شوێنەیە دابنێ. مەبەستی پرسیاری 9 و 10 یان ڕاهێنانی 9 و 10 ئەو دوو ژمارەی لێ دەربکەین، ئەو ژمارەیە لەو ژمارەیە دەرکەین، پاشان ئەو ژمارەیە لەو ژمارەیە دەرکەین، پاشان جیاوازیەکەی لێرە و لێرە بەراوردکەین، بزانین جیاوازی لێرە ئەگەر بچووکتر بوو لەو جیاوازیە ئەو هێمای دانین، ئەگەر گەورەتر بوو ئەو هێمای دانین لێرە، ئەگەر یەکسان بوو ئەو هێمای دانین. کەوابوو دەبی یەکەم شت ئەو جیاوازیەی ببینینەوە، پاشان ئەو جیاوازیەی ببینینەوە، پاشان بەراوردیان بکەین. ئێستا دەچین 3000 دەینین 2541 لێ دەردەکەین. بزانین کو ژمارەکە 3000 بوو 2541 لێ دەردەکەین، واتە 3000 لە خانەی دامنایە، سفرەکان لە خانەی یەکان و دەیان و سەدان، سێش لە خانەی 1000 کەم 2541 دەچینە خانەی یەکان. سفر کەم یەک، سفر کەم یەک دەکاتە چ؟ نابی، چونکە سفر بچووکە یەک گەورەترە، لەبەر ئەوە دەبی بچین بزانین لە لای چەپ 10 ژمارەی بینین، چونکە لای چەپ سفرە هیچی نییە، دەچینە ئەو خانەیە، ئەوەش هەر سفرە، دەچینە ئێرە، ئەو سێی خورد دەکەینەوە، کە ئەو سێمان خورد کردەوە، سەیەکە دەبیتە 2 لێرە دەینووسین، ئەو سفرە دەبیتە 9 لێرە دەینووسین، ئەو سفرە دەبیتە 9 لێرە دەینووسین، ئەو سفرە دەبیتە 10 لێرە دەینووسین. کەوابوو ئەو سفرانە هیچیان نەمان، وەکو خۆیان نەمان. سفری یەکەم هەمیشە یەکەمەکە دەبیتە 10، ئەوانی دیش چەند سفر هەبوو هەمووی دەبیتە 9، ئەو سێش دەبیتە 2، چونکە هەمیشە ئەو ژمارەی ئەو ڕەنووسەی کە خوردی دەکەینەوە یەک ژمارە کەم دەکا، بە یەک کەم دەبیتەوە، ئەگەر سێ بوو دەبیتە 2، ئەگەر یەک بوو دەبیتە 0، ئەگەر 9 بوو دەبیتە 8، ئەگەر 8 بوو دەبیتە 7. ئێستا دەین لێدەرکردنەکە ئەنجام دەدەین، دەچینە خانە یەکان. 10 کەم یەک، 1 بڕوا لە 10 چەند دەمێنێتەوە؟ 9 لێرە دەنووسین. چینە خانەی دەیان 9 کەم 4 بڕوا لە 9 5 دەمێنێتەوە، لە خانەی دەیان دەنووسین. 9 کەم 5 4 دەمێنێتەوە.
دوو کەم دوو هیچ نامێنێتەوە، سفر دەمێنێتەوە. ئەلێرە دەینووسین. ئێستا ئەو ژمارە ئەو جیاوازێ بەدەستمان هات چییە؟ 459. 459. ئێستا زانیمان کە ئەگە بگەڕێنەوە لای ڕاهێنانەکان، ئێستا زانیمان کە ئەگەر 3000 2500 ئەو 3000ە ئەگەر 2541 لێ بڕوە چەند دەمێنێتەوە؟ 459. 459 ماوە. با بزانین ئەو دوو ژمارەیە کە لێک دەردەکەین چەند دەمێنێتەوە. بچین تەماشاکەین. ئێستا زانیمان لێرە 459 مایەوە. بچینە لای ژمارەکە چ بوو؟ 4200 کەم 3756. ژمارەکان لە خانەی دانراینە، هەر کەسە هەر ڕەنووسەی لە خانەی خۆی. ئێستا دەچینە دەستی ڕاست، بە یەکان دەست پێ دەکەین. 0 کەم 6 نابی، 0 بچووکە 6 گەورەیە. دەبی بچین 10 ژمارەی بینین لە ئەو ڕەنووسانەی تەنیشتی. لەبەر ئەوەی لەو تەنیشتەی سفرە ناتوانین خورتکەینەوە، ئەو دووەی خورد دەکەینەوە. کە ئەو دووەی خورد دەکەینەوە، دووەکە وەکو خۆی نامینێ دەبی بە 1. دووەکە دەبی بە 1. دەینووسین لێرە. ئەو سفری یەکەم دەبیتە 10 هەمیشە، چونکە هەمیشە 10 لۆ زیاد دەبی. سفری دووەم دەبیتە 9. هەمیشە سفری دووەم و سێم و چارەم دەبیتە 9. ئەو چوارە هەروەکو خۆی مایتەوە، هیچ نەگۆڕایە، چونکە خورد نەکرایتەوە. ئەو سفرانەش کە گوتمان نەما، ئەو هێڵەیان بەسەردا دەچێشین کە هەتا دیاربی گۆڕاینە. سفری یەکەم بوویتە 10، سفری دووەم بوویتە 9، ئەو ڕەنووسێک کە خوردمان کردەوە بوویت 1 کەم بوویتەوە. ئێستا 10 کەم 6 4. 9 کەم 5 ئەویش 4. 1 کەم 7 نابیت، چونکە 1 بچووکە 7 گەورەیە. دەچین چ دەکەین؟ ئەو چارەی خورد دەکەینەوە، 10 زیاد دەکەین بۆ ئەو یەکە. ئەو یەکە کە 10 لۆ زیاد بوو چی لێدێ؟ دەبیتە 11. کەوابوو ئەو یەکە وەکو خۆی نامینێ لای دەبەین، دەنووسین 11. ئەو چوارەش وەکو خۆی نەما، ئێستا گۆڕا بوو بە 3، یەکی کەم کردەوە. ئێستا دەرێین 3 کەم 3 سێ لێ بڕوە چ دەمێنێتەوە؟ ببورن، هێشتان ئەو 11 تەواو نەبووە. 11 کەم 7 دەکات 4. ئەو دەڕێن 3 کەم 3 دەکات 0. ئەو جیاوازەی بەدەستمان گەیشت لێرە چ بوو؟ 444. 444. ئەگەر بگەڕێینەوە
ئەو دوو ژمارەکەی لێکمان دەرکردن 459 بوو. کامە گەورەیە؟ 459 یان 444؟ بێگومان 459 گەورەترە. واتە دەبی هێمای چ دانەین لێرە لە مابەینیان لێرە دەبی ئەو چ هێمایەکی دانەین؟ هێمای گەورەترە. لێرە دەبی ئەو هێمای گەورەترە دانەین، چونکە 459 گەورەتر بوو لە 444 کە ئەو دوو ژمارانەمان لە یەک دەرکرد. ئەو هێمای گەورەترە دەبی دانەین، ئەو هێمایە لێرە دادەنێین. واتە دەنووسین گەورەترە لە، واتە دەنووسین جیاوازی ئەو دوو ژمارەیە بووە 459، جیاوازی ئەو دوو ژمارەیە بووە 444. 459 گەورەترە لە 444. ئێستا زانیمان کامە هێما لێرە دادەنێ. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی.